ڕۆژی جیهانی شاخ یا ڕۆژی جیهانی شاخەوانی تێپەڕی و شاخەوانەکان لە هەموو جیهان ئەو یادایان بەرزڕان کرد. لە هەرێمی کوردستان و شاری سلێمانیش شاخەوانەکان ڕێزلێنانیان بۆ یەکتر کرد و هەروەها گروپێکیش یاخود کۆمەڵەیەکیش شاخی گۆیژیان پاک کردەوە. لە ڕۆژی جیهانی شاخەوانی 11 لە بناری شاخی گۆیژە بە بۆنەی ڕۆژی جیهانی شاخەوانیەوە تۆڕی شاخەوانی کوردستان بە ئامادەبوونی سەرپەرشتیاران و ئەندامانی تۆڕەکە هەستان بە ئەنجامدانی چەند چالاکیەک وەک بەخشینی سوپاس و پێزانین بە سەرپەرشتیارانی گروپە شاخەوانیەکان و پاشان هەڵمەتی پاککردنەوە لە بناری شاخەکەەوە بۆ لووتکار دەستی پێکرد و توانرا هەموو ئەو ژینگەیە پاک بکرێتەوە. لە ڕۆژی جیهانی شاخەوانیدا بێگومان چەند چالاکیەکی دیکەش ئەنجامدرا. بۆ قسەکردن لەسەر ئەو ڕۆژە و ئەو چالاکیانە کە ئەنجامەدرێ و پێشتریش شاخەوانان چیان کردووە یاسر حەمە ساڵح بەرپرسی بەشی پەیوەندەکانی تۆڕی شاخەوانی کوردستان لە سپۆرت مەگەزین میوانە. کاک یاسر بەخێر بێ. زۆر سپاس. کاک یاسر ڕۆژەکەتان پیرۆز بێ. بێگومان ڕۆژی جیهانی شاخ و هەم شاخەوانانیش بە ڕۆژی خۆیان ێزانن کە عشقێکتان هەیە بۆ شاخ و شاخڕەوی. ئەمەوێ سەرەتا باسیەوە بکەم شاخەوانان چی ئەکەن بۆ پاراستنی شاخ و چیتان کرد لەم یادەدا؟ سەرەتا زۆر سپاس پیرۆزبایی گەرم لە هەموو شاخەوانانی دنیاکەم لەم ڕۆژەیە کە بە جیهانی شاخ ناسراوە و ناسێنراوە لە نەتەوە یەکگرتووەکان. ئەمڕۆ ڕۆژی جیهانی شاخە سەری ڕێز و نوازشیش بۆ دانوێنم بۆ ئەو کەسانی کە لە شاخ گیانیان لەدەستداوە. باشە وەکو چالاکیەکانی خۆتان ئێمە لە ڕۆژی شاخە هەر گروپ و دەستە و ڕێکخراوێک بەجیا چالاکی خۆی هەیە بۆ شاخ. ئێمە ئیمساڵ هەستاین بە کۆمەڵێک چالاکی لە بناری گۆیژە ئێمە تۆڕی شاخەوانی کوردستان کە پێک هاتوین لە 58 گروپ و پێکاتە ڕێکخرا و دەستە و کۆمەڵە مەراسیمێکمان ڕێخست لە 11 لە بناری گۆیژە. سەرەتا ڕێزێنانمان کرد بۆ هەموو ئەو کەسانی کە لە بواری شاخەوانیەکەن و شاخەوانی یان بردۆتە ئاستێکی پێشتر. باشە ئێوەکو تۆڕەکە ڕێزەلانتان کردن بۆ چەند گروپەی کە لەگەڵتانن چەند کەس ئامادە بوو لە مەڕاسیمەیە بە نزیکی کە هەمی شاخەوان بێت؟ وەڵا کاکاروان ئێمە بە نیسبەت ئامادەبوونی شاخەوانەکانەوە ئێمە چونکە ڕۆژەکە ڕۆژی پشوو نەبوو نەکەوت بۆ ڕۆژەکانی جمعەوە نەمانوی زۆر خەڵک ئەزێت بین و خەڵک لە کار و کەسابەت بکەین. هەر تەنیا شاخەوانەکانی کە لەو کاتەیە مەجالیان هەبوو لە بناری گۆیژە ئەویش خۆشبەختانە نیسبەتێکی زۆر کۆب بووە. ئەوەشمان کرد بە فرسەت و ئەمجارە کاتەکەی گۆڕا بوو لەگەڵ کاتای دیکە کە بەیانیان زوو ڕۆنی هەر لە هەمان کاتە. بەڵێ بە دڵنیایەوە ئێمە کە عادەتەن لە ڕۆژانی پشووە شاخەوانیەکەین بەڵام ڕێکەوتەکەی ڕۆژی جیهانی شاخ کەوتبەوە دووشەمەوە ئیتر نەمانتوانی بۆیە حەزمان کرد لە کاتی خۆیان یادەکە بکەینەوە
لە سەعات چەند کردمانە دوای نیۆڕۆ سعات دوی دوانیۆڕۆ ئیتر نیسبەتێکی زۆر لە شاخەوانان ئامادەیان هەبوو. باشە هەڵمەتی پاکردنەوەی شاخی گۆیژەم چۆن ئەم بڕارەتان ناوە چیتان کرد کێ هاوکار بوو لەمەیە؟ ئێمە هەر ساڵە و بە جۆرێک چالاکیمان هەیە بەڕازی لە ڕۆژی شاخە. ئێمە ئەم ساڵ بڕیارمان ناکە هەم ژینگە پارێزی بکەین هەم شاخەوانی لەبەرەوەی شاخی گوێژەش زۆرترین گەشتیاری بیانی و عەرەب و ئەوە ڕووی تێکە زۆربەی کات ژینگەکەی پیسەکرێ ئێمە لەم ڕۆژەیە بە فرسەتمانزانی هەستان بە پاکردنەوەی شاخی گوێژە. هەموو ئەو گروپانەی کە لەگەڵتان هەمویان بەشدار بوون لەم کارەیە؟ زۆربەی زۆری گروپەکان بەشدار بووە زۆربەی زۆری شاخەوانەکان بەشدار بوون و خەڵکێک هەبوو هەر لە گروپیشانە بۆ بەس خۆشەویستی هەیە بۆ شاخ و بۆ ژینگە ئامادە بووە و بە دەرفەتی شەزان سوپاسی بەشی ئامێرەکانی بەشی خزمەتگوزاری شارەوانی سلێمانی بکەین کەوانیش ئامادە بوون و لەگەڵمان نابوون. شارەوانی سلێمانیش لەمەیە هاوکارتان بوو لە پاکردنەوەی شاخی گوێژە؟ بەڵێ. باشە چەند سەعاتتان پێچوو بۆ پاکردنەوەی شاخی گۆیژە؟ ئێمە زیاتر ئەوانەی کە لەوێ کەوتون چین تا گەشتیاران ڕووی تێبکەن یاخود چی ئەم قەرەباڵغی ئەم پیسە لە شاخەکە کۆکاتەوە؟ خۆی ئەو شوێنە زیاتر شاخەوانان ڕووی تێکەن بەڵام شاخەوانان قەت ژینگە پێز ناکەنەوە شاخەوانی هەر خۆی وا ڕاهاتووە بە هیچ شێوێک ئەگەر لە شاخە بەرزە زۆر دوور دەستەکانیش بێ قەت پاشەڕۆ پیسەکەی خۆی فرێنایە کاتە کۆڵە پشتێکەوە هێنێتەوە بەڵام ئێمە شاخی گوێژە بەهۆی ئەو خەڵکێکی زۆر ئێوانان ڕووی تێکا بۆ کەیف و سەفا و بۆ سەیرانی خۆیان ئەم پاشەڕۆیانەی ئەوان بە حکمی باوە بای هێنێتە خوارەوە بە بەدی ئەم دی گوێژەیە ئێمەش ئەوەی لێتی دەبەی پلاستیکیە و کۆمەڵێ شتی شوشەیە و بەڵێوانەیە ئەوانە هەموویمان پاک کردەوە نیسبەتێکی زۆر زۆریشمان پاک کردەوە. دەستان خۆش بەکارێکی پیرۆزە کە ئێوە شاختان خۆشەوێ وەژینگە پارێزن پاکڕاگررتنی سوودەکەی بۆ هەمومانە. کاکەروان شاخەوانی و ژینگە پارێزی ڕێک بێکەوە هیچ بەی شێوە جیا ناکرێتەوە لێکتی. بەڵێ باشە ئەمە ئەم کۆمەڵی ڤیددیۆ بینین کە هی ئێوەن لە وەرزی زستانە لە وەرزی بەفرە ئەمەتان کردووە ئەمەیە باسی ئەمەکەی ئێستا بەرە و وەرزی سەرمازیاتر ئەڕۆین شاخەوانان چۆن گەشتەکانیان ئەگونجێنن لەگەڵ ئەم کەشەدا. ئێمە بەپێی وەرزەکان گەشتەکانمان ڕێکە خێنیانی گەشتەکانیشمان بەپێی بە نزمی ئاستی شاخەکە و سەختی و ئاسانی شاخەکە تیمەکان ڕێکە خەین. ئەمە ئەوەی بیننەوە شاخی هەڵگوردە لە زستانایە لە مانگی یەکایە ئیتر بەفرێکی زۆری لێ و کاتێکە و ئێستا نزیکە بینەوە لەو وەرزە لەم دووبارە بوونەوەی ئەم گرتە ڤیددیۆیانە چ ڕێنمایەک هەیە بۆ شاخەوانان بۆ ئەوەی سەلامەتی خۆیان پێش گەشتەکانەوە دابنێن؟ ئێمە کاکاروان لە تۆڕی شاخەوانی ئێمە زۆر هەوڵمان ناوە زۆر دەورات و سیمینارمان کردوتەوە بۆی خەڵک بەزانستی شاخەوانی بکایانی بەڕاستی ئێمە یەکێک لە دروشکەکانمان لە تۆڕی شاخەوانی ئەوەیە بەزانستیکردنی شاخەوانی جا خۆشبەختانەش لەم ساڵانەی دواییە زۆر هەوڵی بۆ ئیراوە زۆر دەورات کراوەتەوە شاخەوانی ئێستا ئەگەر پتوێ لە زستانە بیکەی بەڕاستیە بێ زۆر بە زانستی بیکەی ئەگەر بە زانستی نەیکەی تووشی کارەساتە بێت و هەیە کە لە زستانە ڕوبەڕووی بێتەوە. کارەساستی زستان زۆرترە لە کارەساتی وەرزەکانی تر کارەساستی زستانەوە هەرسی بەرفر هەیە زریان هەیە لافاو هەیە بەڕاستی ئەو بەفر و سەهۆڵ و شتەکای بەسێگەر تۆ کەلوپەلی پێویستی پێ نەبێ و بە تەواتی خۆتە بە ئامادەکە هەم جلوبەرگەکەش جیاوازە بەرگەکەش وە هەموو کەلوپەلەکەش ئەگەر نەزانی لە سجەی خۆیان بەکاری بێنی ئەوش کارەسات ڕۆیە و کارەساتە خوڵقێنێت. باش ئەو شاخانی کە گونجاون لە هەرێمی کوردستانە بۆ گەشتی شاخەوانی لە وەرزی سەرمایە کوێن زیاتر؟ خۆی تۆ ئەگەر بە زانستی بیکەیت و ئەگەر بە کەلوپەلی تەواوت پێ بێ هەموو شاخەکانمان گونجاوە بۆ شاخەوانی لە هەموو وەرزەکە بەڵام بەڕاستی کەش و هەواکان فەرقەکانی تۆ لە کەش و هەوایەکی نالەبارە ئەوە سەرکێشیە پێویست
ناکە شاخەوانی خۆی بکاتە ئەو مەترسیەوە. باشە چۆن ئەو کەسانی کە تازەیەن بە ورچی شاخەوانی پەیوەندیەکەن بە ئێوە چۆن فێری ئەم وەرزشیانەکەن ئەمە جیاوازە لەوەی کاگەر بۆ کەسێک بۆ گەشتێکی تایبەت چوبێتە سەر شاخەکە و چەند سعاتێک بچوو گەڕاوێتەوە بەڵام ئەمە گەشتێکی دوور و درێژ و قورسترە لە گەشتەکانی دیکە. بەڵێ بە دڵنیاییەوە کەسێک کە لە سەرەتایە بێ لە سەرەتایە بۆ ئەو شوێنانە بچێکە خۆی و جستەی ئەتوانێت بەسەر یازاڵ بێ بگەڕێتەوە و بەبێت کێشە. ئەمە سەرەتایە ئەمە ئەو کەسانی کە تازێنە گروپەکانەوە یا تازە لەگەڵمانە شاخەوانیەکەن لە گۆیژەوە دەست پێکەین. گۆیژە هەم شاخێکی ئاسانیش نییە زۆر هەمیش ئەتوانی هەموو کاتەکان بۆی بچیتەوانە کەمتر بێ بەڵێ بە دڵنیایەوە مەترسی کەمتریشە بە دڵنیایەوە شاخی گۆیژەمان هەیە. شاخی گۆیژە گەر بمانوێت شاری سلێمانی سوودی لێبێنین زۆر شاخێکی بە سوودە ئەتوانین لە هەموو وەرزەکانە شاخەوانی تیا بکەین و خۆمانی تیا ڕابێنین بۆ شاخەکانی تر. باشە ئەو گەشتانی کە لە وەرزی سەرما و بەفرە ئەنجامێن کاگەسەر زیاتر گەشتی خەڵکی کەمن گروپەکان بچووکن بۆ گروپی بچووک لەم گەشتانەیە ئەنجام بدرێت بەڵام لە وەرزەکانی دیکەیە گروپەکان زۆر فراوان. بە دڵنیاییەوە تۆ لە وەرزی سستانە پێویستەکە کە گروپەکان گروپی کەم بن بە تەنیا شاخەوانی ئەوە هەر دروست نییە نابێ بکرێ بەڵام ناشکرێت ئەو نە زۆربی سەیتەرە نەکەیت و ئەرکە قورستر بێ هەتا تیمەکە ڕاهێنراوتر بوون و لە یەکتری شارەزاتر بوون و ئەوە بن بۆ زستان باشترە و بێ کێشەترن. باشە لە چ کاتێکا لە وەرزی زستانە گونجاوە شاخەوانان گەشتەکانیان ئەنجام بن چ کاتێک بۆ نمونە هەر بە هەمان شێوە ئێوە گەشتەکان بەیانیان زوو دەست پێەکەن بەڵام لە کاتێکا کە باران و بەفرەکە زۆرە ئەو کاتانە چۆن ڕێکێخن ئەم گەشتە ئەبێت تۆ بەپێی ئەو گەشتەی کە ئایا قورسە سووکە ئەوە کات و شوێنەکە و دیاری بکەیت و خۆتی بۆ ئامادەکەی ئەگەر بێت و تۆ ئەچیتە شاخێک حاڵەتێکی نەخوازرا ڕوبەڕووتە بێتەوە وەک پێویست ناتوانانی بچیتە لووتکە بەڕاستی تۆ ئیترە بێ گەشتەکە و کۆتایی پێبێنیت و بگەڕێیتەوە چونکە یاسای شاخەوانی سعات دوی دوانیۆ ڕۆگەر نەچوو بیتە لووتکە بێ بگەڕێیتەوە ئەنی مەرج نییە هەموو شاخەوانێک بە یەک گەشت بگاتە لووتکە سەرکێشیە ئەگەر شاخر لە جێی خۆیەتی ئەگەر تۆ سەرکێشی بە ژیانی خۆتۆ بکەیەوە زۆر مشکلەیە خۆتۆر خۆشت نیدە تیمەکەی کە لەگەڵ تا نابێت سەرکەشی بە ژیانی کەسەوە بکەی ئەبێت لە کاتی گونجاوە بڕیار بێت ئەو شاخە ئەتوانی لە کاتێکی یاگەشتی بۆ کاگیاسە چۆن وەکو فریاکەوتنی سەرەتایی بڵاوتان کردوتەوە بەناو ئەندامانی تۆڕەکانە ئەمە کارێکی زۆر گرنگە کە هەموو شاخەوانێ فریاکەوتنی سەرەتایی شارەزابێتی کاروانێمە لە تۆڕی شاخەوانی خۆشبەختانە تا ئێستا چەندین دەورەی سەرەتایی فریاگوزاریمان کردوتەوە و تیمێکی فریاگوزاری خێراشمان پێکهێناوە پێکهاتوون لە چەندین شاخەوانی بەتوانە و ئەزمون و شاخەوانی ناسراوی شارەکە ئەم تیمە خوا نەخواست هەر حاڵەتێکی نەخوازرا بێ ئەم تیمە هەموو کاتی ئامادێ بۆ فریاکەوتنی شاخەوانان نەک شاخەوانان بۆ خەڵکی تری ژەگەرخواانە خوازە لە شوێنەکە پێویستی بەم تیمە بێ ئەم تیمە هاوکاریەکەوە لە هەر گروپ و پێکاتێکیشە تیمی فریاگوزاری پێم وابێ هەیە و ئەشبێ هەبێ و ئیتر هەر شاخەوانێکیش پێویستە لە جامتاکەی خۆیان بەشی خۆی فریاگوزاری خۆی شتی پێبێ. باش کاگەسەر ئەمە زۆر میوانمان هەبوو لە بواری شاخەوانی هاتنۆتە سپۆرت مەگەزین باسییان لە گەشتەکانی خۆیان کردووە تۆ چ گەشتێک بەلاتەوە سەرنجڕاکێش بۆ کە لەبیرت نەکردووە و چەند بەرزی چەند بۆ ئۆلووتکەی کە تۆ پێی گەشتووی وەڵا ئەوەی کە زۆر بەلامەوە قورس بوو بێ ئەمە تیمێکی پێنج کەسی پار گەشتێکمان کرد بۆ چیای هەڵگورد چیای هەڵگورد بەرزترین شاخی عێراقا لە کاتێکا کردمان کە بەفرێکی زۆری تیا بوو هەتا سیارەکانمان زۆر لە خوارەوە لە ناو لە گوندی ناوەندە ڕاگرتووە بەرنامەکەشمان وا بوو هەر خۆمان وامان پێخۆش بوو ڕاهێنانمانەکرد بۆ شاخێکی دەرەوەی وڵات وا بێ بە کۆڵی شەومانەوە بچینە لووتکە لە لووتکە بمێنینەوە نەک لە ناوقەی شاخەکە
لە سعات یەکی دوانیۆڕۆ شەو گەشتینە لووتکە تقریبی 11 خێمەشتمان دابین کردوماینەوە بەڕێی منەوە قورسترین و خۆشترین شتێکە کە چه هەستێکە هەبوو لە کۆتاییە چه هەستێکە هەیە وەکو شاخەوانێک کاتێک ئەگەیتە بەرزترین لووتکە و ئەو کاتەی ئامانجەکەت پێکەوە وەکو شاخەوانێکە لەوێ کۆتایی نایە گەشتەکەی تۆ گەڕانەوەشی تایە دڵنیایی وڵا هەستی چوونە لووتکە و سەرکەوتنی گەشتەکان بەڕاستی لەوانەیە زۆربەی کەس هەستی پێ نەکا بەڵام شاخەوانان هەستی پێیەکەن زۆر خۆشە ینی بەڕاستی خۆشترین هەستە کاتەوە چیتە لووتکە و هەستەکەی کە هاوڕەکانی هەمووی سەلامەتە و هەمووی دڵخۆشە و هەمووی بەیەکەوە چێژیان لەو گەشتە بینیوە و هاتنە خوارۆژ بەڕاستی ئەوی شاخەوانی زانستی خۆی هەیە تۆ ئەبێ ئەچی بۆ هەر شاخێک پێویستە لە 140 توانە و سەرف کرد بێ بۆ لووتکە بێ 160 پێما بێ بۆ گەڕانەوە و بۆ خوانە خواسە ئەگەر هەر حاڵەتێکی تریش ڕووبە ئەبێ هەیە زوو توانە پێ بمێنێ باش دوا پرسیار و دوا قسەی جەنابتان هیچ پلانێکتان هەیە بۆ ساڵی نوێ بەڵێ بە دڵنیایی ئێمە پلانمان هەیە و پلانێکمان هەیە بزانام ئێستا پێ بگەشت بکردم تێما بە تەمانی شەڵات تیمێک ڕێک بخێن بچین بۆ یەک دوو شاغ لە ئێران و جەنگەڵێکیش لە شیمالی ئێران بکەین باش سەلامەت بن و بەگەشت و ئاواتەکەتان بگەن کاک یاسر محەممەد بەرپرسی پەیوەندەکانی تۆڕی شاخەوانی کوردستان سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ئێوە سپاس